سڵاوی خۆی گەورەتان لەبێ وەک هەمیشە و هەموو بەرنمەیەکی تر ئەمڕۆژ هاتوونەتە لای خانمێک کە وەک خۆی دەڵێت هەم دایکە هەم خانمی ماڵە هەم خاوەنکاریشە ئەمڕۆ ئەزمون و ژیانی خۆیمان لەگەڵ دەگوازێتەوە هاتوینەتە لای لانەخان و ئەمڕۆ سەردانی دەکەین فەرمون لەگەڵ لانا کامەران محەممەد لەدایکبووی ساڵی 1994 و خەڵکی شاری سلێمانیە هەر لەوێش لەدایک بووە. لانەخان کچی گەورەی ماڵە و لە ئێستادا خۆشی دایکە. لە ساڵی 2016 کۆلێژی کشتوکاڵی لە زانکۆی سلێمانی تاو کردووە. لە دوای تاوکردنی خوێندن دەست دەکات بە دروستکردنی شیرینی. لە دوای 5 ساڵ ئەزمون لەو کارە دەست دەکات بە کارێکی نوێ لە بواری ئەنتیکە و جوانکاری ناوماڵ. وەک خۆی دەڵێت حەز و خولیایەکی زۆری بۆ پیشەکەی هەیە و توانیوێتی لەو بوارەدا بەردەوام بێت و کارەکەی ببێتە سەرچاوەیەکی داهات. ئەمە بێجگەلەوەی شارەزایەکی باشی لە دیزاینکردن و ڕێکخستنی ماڵدا هەیە. لە پاڵ کارەکەشیدا توانیوێتی لە هەمان بواردا لە ڕێگەی سۆشیال میدیاوە زانیاری بە خانمانی دیکە بدات. سلام علیکم لانا سلام بخیر بین یا خام بزنی سپاس دکم ممنون یا خواب بخیر بین سرچاو هەڵمان ساندووی یا خواب بخیر بین سرچاو زۆر خۆشحاڵ بووم فەرموون گیان فەرموو هەنیا خان فەرموو پێشمانکەوە جامە میوانی ناوەختین هەچ کات پێمان کرێ سەردانەکەین بەڵام پێشتر قسم لەگەڵ تۆیا کرد لەبەرەوەی ئیشەکانت نیوەڕوانە پێمان خۆش بوو بەیانێکی سەردانت بێنە زۆراتیادی من زۆر حەزم کرد مادام کاتێکتان کەوتە بەیانی داوەتی نانی بەیانیم کردوون یەخوا بخێر بێن سەرچاو فەرموگیانەکەم دەسەکانە خۆش حەزێتمان ناوی ئەمڕۆ فەرموگیانی من بەخێر نانێکی بەیانی جوانە ئامادە کردووە لەگەڵ نانی بەیانیە بینیم چۆنە واللهی باشم حەزم لێتی ئەوەی حەزم بە ڕێخستنەکانیەتی ڕەنگە کاتە خۆ زۆر تالبینیت بەڵام حەزت لە ئەوەیەکە بیرازێنیتەوە زۆر جاخۆی هەر ئەو ڕازانەوەیە ئەڵەن زۆر جاریشتیا بەخشێ تر نازانم ڕازانەوە لە هەج بابەتێکا بێت یعنی تەنانەگە شتێکی بەسیط بێ شەر نیە مەسەلەن شتەکان زۆر بێ بەڵام کە تۆ بە جوانی ئێرازێنیتەوە هەر لە خۆتەوە حەزەکەی ئیتر هەستەکە لە بڕی لە ئیشەکەی خۆتەوە نزیکە کەواتە بە بزانین لانەخان کێ ئیشی چییە؟ من ناوم لانەیە 29 ساڵم هەروەها کۆلێژی کشتوکاڵم تەواو کردو بەشی باغداری و خاوەن پیشەم دوکانی جوانکاری و ڕازانەوەی تحفیات و ئەو بابەتانم هەیە کاتە بۆ ئێستفرەکەەوە ڕازاوە نەخشاوە چۆنە ئەو بواری ئیشکردنت هەڵبژار زۆر دوورە لەو بابەت لەو بەشەی کە تەواو کردووە لە زانکۆ ڕاستی چونکە حەزێکی زۆر زۆرم هەیە بۆ ئەو بابەتانە ئیتر بە گونجاوم زانی سەرەتا پێویستە خۆت بدۆزیتەوە لە چ بوارەکەی بۆ ئەوەی سەرکەوتوبی ئەو بوارەی کە هەڵی ئەبژێری اینجا ئیتر من بڵێن کە ئەم بوارم هەڵبژاردووە بەڕاستی وردەکاری ماوە بە هەموو بابەتێک تەنها لە جوانکاری ڕازانەوەی ماڵانیە لە بەشی مەطبەخایە هەروەها تەنانەت تحفیاتی وردە هەموو بابەتێک گرنگی زۆر زۆری پێم چونکە حەز و خولیای خۆمە جا وەکو هەموو گەنجێکی تر دانامەزرێنیانی لانەخانیش وەکو گەنجانی تر لە بڕی دانەمەزرا دەستی کرد بەم کارە بەتەکیت ینی ناکرێ بڵین هەر دانامەزرێن لە ماڵەوە دابنیشین و هیچ ئیتر دەسەوەسان بوەستین پێویستەکە لەو بواری کە خۆت ئەزانی تیا سەرکەوتویت هەوڵ بیت من ئەزمموی تری ئیشم هەیە ینی بێجگەل لەم کارم بەڵام سپاس بخوا ئەمەش یەکێک بووە لە خەونەکانم کە زۆر 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 حەزم لەم ئیشەمە دەستەکانە خۆش بوو سەرکەوتین جا با ئەبچینە لای لایەنەکانی تری ژیان ڕۆژانە چۆن کاروبارەکانە ڕێکەخێن وەک هەموو کەسێک سەرەتا دوای هەڵستان لە خەو ئیتر ئیشی ماڵە هەروەها کارەکەم و دایکایەتی و هەمووی وەکو یەک ڕێکخستۆ سپاس بۆخوا لەگەڵ کاتەرخانکردن بۆ ماڵ و خێزانە چۆنی نەخوا بەزیابێ توانی ومە کاتی خۆیان بمێ بەڵام هەرچەنە لەگەڵ ئەوەی کە تۆ ئیش ئەەکەی تۆزێ ئەبێت بەتەکیید بەڵام ئەوەیە هەچ ئیشێک کە تۆ ئەیکەی زەخت ئەەکەوێتەوە سەرخۆت ئەبێت توانەی ڕاگررتنی ئەو باڵانسەت هەبێ لە بینی ئیشەکەت و خێزانەکەتە ئاتات لە ڤیددیوکانی شابینی مێکی ڕوشانی کە ئاماژت
پێئەکرد ئەوەیە کاڵی کاتی ئەوەیەکەیتر لە ماڵیشەوە گرنگی بە ماڵەکەم بم و خەریکم پێوەیانی ئەوە گرنگە بە تەکیید هەر خانمێک سەرەتا پێش کارکردنی پێویستە ماڵەکەی لا گرنگتر بێ ئەجا دوای ئەوە پیشەکەی کە تۆ کاری دووەمتە لەبەرەوە هەوڵم ماوە هاوسەنگی هەڕاگرم لە بینی هەردوو بەرپرسیارەتێکە. چەند منداڵت هەیە؟ یەک منداڵم هەیە لەگەڵ دایک و باوک ماژیم تەمەنی 3 ساڵ و 2 مانگە ئیتر بەیەکەوە سپاس دەکەم بەساخۆ بە مەمنونگانی من. کات بۆ ئەو چۆنتە تەرخەخانەکە ینی مناڵ جیاواز لە تەمەنەکانی تر پێویستی بەوەیە کە لەگەڵ یاری بکەی بیبێتە دەرەوە. ڕاستەکەی هەوڵی تاو ماوە یعنی ئێمە ڕۆژی هەینی بڵین کە دوکانمان نییە زۆربەی کات بۆ ئەوم تەرخان کردو بۆ چوونە دەرەوەی ئەو و بێجگەلەوەش خۆ دەزانی ڕۆژانەکە تۆ سەرقاڵە دوای هاتنەوەم لە دوکان ئیتر کاتی تەواوم یاوەتێ چوونە دەرەوە بێ یاریکردن بێ ئەو بابەتانە. بابەتم قسەکردنەکانمانەوە چایەکیش بخۆین دەستەکانە خۆش بێ. جا ئێمە لە بەرنامەی ئاژین هەمیشە ڕەنگە خەڵکوا هەستکا کە تەنها گرنگی بە خانمانین بەڵام نا ئێمە جیاواز لەوە زۆر گرنگیمان ناوە بە خێزان چونکە بێگومان هەر ئافرەتێکی سەرکەوت و خێزانێکی لە پشتە کەواتە باسێکمان لە خێزانەکەت بۆ بکە ئەوان چۆن پشگیری تۆکەن یاخود هاانتێ لە کارکردن تا هەر ئافرەتێک کە خاون کارێکە ئیشێک ئەکا بەڕاستی بە دەرەجەی یەکەم پێویستی بە پاڵپشتی خێزانە چونکە تۆ بە تەنیا خۆت نیت ئەبێت خێزانەکەت بپارێزی هاوسەنگی نێوانیان لەبەرەوە شتێکی قورسە یەکەم هاوکار بە خێزانت بێ ئەگینا ناتوانانی باوەڕ ناکەم بتوانانی لە هیچ کارێکە سەرکەوتوبی دەگەر باشە خێزان پاڵپشتت نەبێت. ئەوان چۆن هاوکاری دەکەن؟ واللهی یەکەم لە بەرۆی من خاوەنی کوڕێکم دایکم بە دەرەجەی یەکەم زۆر هاوکارما و باوکیشم لە بەرەوەی ئێمە لە دوکان شتەکانمان تایبەت و خۆمان هاوردەیەکەین ئیتر زۆر جار سەفەرکردنە و پاڵپشتی ینی هەنێک جار پێویست هیلاکەواتە بەشێکن لە ئیشەکەشت ینی ئەم پێکەوە بوونە ڕەنگە ئەوە وای کرد بێت کە لانەخان تا ئێستا بەردەوام بووە ئەمە ئەوان نەبووایە تا ئێستا نەمەتوانی یعنی من هەموو کاتێک گوتومە دایک و باوکم نەبێ و ئیشم پێ ناکرێ. باشە کەیتر لە خێزانەکە تا حەزی بەم بوارە هەیە؟ باوکم و دایکم زۆر ینی خۆیان زۆر حەزیان لەو بابەتەیە ئەو خوشکەکەشم هەمومان سپاس بۆ خوا ئەو سەلیقەتان هەیە حەزان لەو کارە هەبووە. باش ئەڵێن ئەوانەی کە ئەم کاریان هەیە خودت خاوەن پیشەن بە تایبەتی خانمان لە پەیوەندی کۆمەڵاتیەکان داوڕێن یاخود زۆر لاوازە بن لەو لایەنەوە بۆ ئێوە ژوا بووە ینی هەر مادەم خێزانیان لە ناو کارەکەیان ئەمەوەی کردووە ساردێکتان پێوە دیار بێ لە ناو خێزانی خۆمانە نەخێر بڵێن خزمەکانی تریش وەکو سەردانی ناتوانانی وەکو ئەو کاتەبی بەڵام ئەشتوانی باڵانس ڕاگری چونکە هەرچۆنێک بێت خزم و کەسایەتی هەر ئەبێ هیچ نەبێگەر تۆ مەسەڵەن جاری تر زوو سەردانە کرد بێ لە مناسبەکان بێت ئەنی ئاگاداری یەکبی حتاگەر نەشتوانی بچی لە ڕێک تەلەفۆنێکە خۆتونی کاتە کاتێکی باشیان بۆ تەرخان ینی ئەبێت کاتیان بۆ تەرخان ناکرێت تۆ بڵێ ئیتر من ئیشەکەم لە هەموو کەسدا بپڕی ڕاستە کەمە بێتەوە بەڵام ئەشبێ ئەوە هەر بهێڵیتەوە بەشی کاتاوە پامێکی باشیانی بۆی کە بتوانین هەم بە خێزانەکە ئەگەر کەسێک خۆی مەبەستی بێت ئەتوانێ ینی بەڕاستی خۆ ڕاستە قورسە جاریواتەوە ئەرکی ماڵەوەت لەسەر ئەرکی دوکانێ لەسرە جا ئەوەی ئێستا ئیشی دوکان بۆ بە ئۆنلاین ینی تەنها لە کاتی دوکانانی لە ماڵی شۆبێ خەریک بی ینی باوەڕکە جاری وا هەبووە چوین بۆ میوانی یعنی شەرمیشم کردو بەڵام ینی پێویستە لەوەی کە جاری وای مەسجم بۆ هاتووە تەلەفۆنم بۆ هاتووە ئەبێ جواب بیتەوە بەڵام ئەو شانم هەر کردووە ڕام پەڕانەوە. لارەخان لەگەڵ خواردن دروستکردن ناچۆنی؟ زۆر باشم کێشەم نییە و هەموو بابەتێکەم لە شیرینی هەم خواردنی کوردەواری زانیاری باش هەموو خواردنێکە زانیە بەڵێ لە دایکەوە فێربووی یاخۆت حەزی خۆت بووە؟ خۆم حەزم لێ بوو بەڵام دایکیشم هەموو کچێک ئەو شتانە لە دایکەوە فێرە تا دوێنێ خەریکی کفتەی برنج بووین. حەزەکەم لە شیرینی شاباش بیت؟ بەڵێ حەز زیاتر لە شیرین دروستکردنەکە ئێستایان ئەوە تا خواردنەکە؟ وڵی هەردووکیم حەز لێ بەهۆی ئیشەوە ڕاستی وەکو جاران پێم ناکرێت بەڵام شارەزایەکی باشم هەیە پێشتر ئەزمموی کاری شیرینیم هەبووە
لەبەرەوە لەخوا بەزیابێ کاتە کاروباری ناوماڵیش هەمووی ئەکەیت یعنی بەڵێ لەگەڵ ئیشەکە داکەیتەوە بەڵێ لەخوا بەزیابێ لەگەڵ دایکم و خوشکەکە مایتر ڕێکی خێن زۆر باشە کاتە لانەخان بایمە لانەکەمان تاواکەین و پێچۆنێتر لەم بڕگایە کۆتایی بمبین خزمەت باش. بەجێ هێڵین بەڵام بە دەسەکان جا لانەخان پێشەوەی بێم یەکسەر و پرسیارم لا دروست بوو تۆ بڵێ چۆن ماڵەکەی خۆی ڕازان بێت و یاخۆت تحفیاتی دانابێت لەبەرەوەی بواری کارکردنەکەی ئەوەیە ئەو پرسیارت لێ ناکەم زۆرترین پرسیار کە کڕیار سەردانمانەکە و پرسیارم لێکەن ئەڵێن بۆ خۆت ئاخۆ چ جۆرە جوانکاریە کە هەڵبژارد بێ منی شەروەکۆوانی تر بەڵام ئیتر بە پێی سەلیقەی خۆم چی لەگەڵ شێوازی ماڵەکەمانە بگونجێ ئەو بابەتیان هەڵبژێرم جا لە ڕێکخستنە زۆر جار ڕنگ زۆر گرنگە و هەنێک جاریش شت قەرەباڵغەکەین پێمان وایە ئەمە ڕەنگە ماڵەکە جوانتر بکە خود ڕازاوەتری بکە ئەمانە تا چەندێک گرنگن لە بابەتی جوانکاری ماڵدا بەتایبەت زۆر گرنگە چونکە هەنێک کەس هەیە زیاد لە حەد قەرەباڵغیەکە هەنێکی شێوە هەستەکە کە ڕەنگەکان هەمووی سادە و مات بوو ئیتر جوانە نا ئەبێت تەنسیق هەبێت لە بینی هەردووکە چونکە کە زۆر سادە بێت هیچ ئەلوانێک نایەت یعنی چۆنەڵی ڕەنگێکی جوانی تیانە بۆیە پێویستەکە زۆر جار من کە کەسێک ئەڵێ ماڵەکەم هەمووی بێجیە ئەڵم ئەلوانێک کە ئەزانی لەگەڵ ماڵەکەتا بە ئیزافەی گۆشە بێت یاخود پەردە بێت بابەتێک بێت ڕەنگێک بکەرە ناو ماڵەکەتەوە زۆر لەوە جوانتر دەرئەچێ بەڵام هیواشەیە مەسەرەن ڕەنگەکان زۆر تێکەڵەکە ئەو تێکەڵکردنەش یعنی قەرباڵغێکی زۆری ئێستا ئەوەی کە من دیقەتم ما لە ماڵەکەتە هەستەکەم شتی قەرباڵغدان ناوە ینی شتی بچووک و سادە و داناوە کە سادەیی هەستەکەم جوانێکە بەخشە بە ماڵ خۆت چۆن ئەمەت گرنگی پیاوە لە ماڵەکەدا وەکو پێم وتی بڵێن ئێستا بۆ نمونە شێوازی دانانی قەنەفەکان بابەتی مێزەکە منزەڕەکە هەمووی بەیەکەوە گونجاندومە ئیتر بەپێی ئەلوانەکەی فترە ئەشیان گۆڕم بەڵام ئیتر خۆش دەزانی خۆ ناکرێ منیشە چی لە دوکانە هەبوو ڕاستە خۆ بهێنیتەوە بۆ ماڵەوە وەکو هەموو کڕیارێکی تر بەڵام گرنگێکی وردی پێم لە هەموو بابەتەکانە یعنی وردەکاری زۆر ئەخوێنمەوە گوڵی جوانی شەبێنم هەستەکەم زۆر گرنگی بە گوڵی سروشتی شێڵی زۆر ماڵەکەشی جوان کردووە بەتەکیت من لەگەڵ ئەوەی کە مەسەرەن شتی سماعیمان هەیە بەنمونە گوڵ و ئینجانە لەگەڵ ئەوەشە گوڵ و ئینجانی سروشتی ڕۆحیانەتێکی زۆر یعنی ئەها هادی ئەبیتەوە لەگەڵ یا ڕاستە ئەو بابەتانە جوانە بە ئیزافەی ئەوانش جوانتر ئەبێ من دایمە بە کڕیارەکانەیە بابەتێک هەڵبژێرە جگە لەمانە لەبەروی لی بێتاقەت نابی ڕەنگە بابەتەکانی تر چونکە زوو ئەتوانی بیگۆڕی بەڵام دارە سروشتیەکان یان گوڵە سروشتیەکان جوانێکی تایبەتی خۆی هەم لە ڕووی تەندروستیەکەشەوە هەر زۆر بێژگەلەوەی کە خۆت گرنگی بە ماڵی خۆتەی و بە ڕێکخستنی ماڵەکەی خۆتەی تا چەندی هاوکاری و کەسانە بن کە ڕۆکەنە لانەخانیە خۆت زۆر جار نامی بۆ ئەنێرن ماڵەکەمان بەم شێوازەیە چۆن بیگونجین ئایا پرسیار وەڵام ئەیتەوە یاخود هاوکاری و کەساناکەی بەڵێ زۆر جار لە ڤیدۆکانە کە خۆم خەریکی ڕێکخستنی بابەتەکانم یعنی پێیان ئەڵێن و کە سەردانیش مەکەن یەکەم شت کە مەسەلەن ئەڵێ ڕێی تۆ چیە شتێکمان بۆ هەڵبژێرە ماشەڵڵا سەلیقە جوانە یەکەم شت مەسەلەن پیشاندانی ژوورەکەیەتی هاوکاریانە بەم چ بابەتێک ئەوەی گرنگە لە هەڵبژاردن و هاوکاریکردنە بڕی پارەکەیەتی سەرەتا ئەبێ بزانی چ بڕەپارێکی بۆ داناوە چونکە ئەنواع مۆدلاتمان هەیە و بە پێی هەر مۆدلێکی سارەکانی ئەگۆڕێ گۆزەمان هەیە لە 20,000 دەست پێکە تا 150,000 ئایا ئەو چ بڕەپارەیەکی بۆ تەرخان کردووە بەپێی حاڵی خۆی ئیتر هەر کەسە بە جۆرێک ئێوێ ئیتر منیش بە خۆشحاڵی ئەو هاوکاریانم و زۆریشم پێخۆشە و زۆرترین نامە یعنی زۆر کات کە داوای گوڵ و ئینجانم لێ ئەکەن لەبەر ئەوەی ئەلوانە تێکەڵ ئەکرێ
یەکسەر ڕاستە و خۆ ڕسمی ژورە میوانەکەیان یان مەطبەخەکەیان ئەنێرێ بۆ ئەوی بێکەوە ئەمە زۆر گرنگیانی ئێمە دایمەن کێشەی ئەومان هەیە جاروە فرۆشیارەکە جوابمان نایەتەوە وڵاممان نایەتەوە ڕەنگە خۆشمان شارەزایەکی ومان نەبێت بەڵام ڕەنگە لە ڕێی نردنی وێنی ماڵەکەم بۆ تۆ بتوانی باشتر تەنسیقەکەی بۆ ڕێکخستنەکەی بۆ بکەیت لا نەخان لەناو ماڵەکە تا توحفیاتی باش ئەبێنم بەڵام مناڵەکەشت کوڕەکەشت بچووکە چۆن دەستکاریم شتانە ناکات وڵاهی ڕام هێناوە چونکە خۆی ئەو بابەتەکەوێتەوە سەر طبیعەتی مناڵ هەندێک مناڵ هەیە تۆزی حەروکە ئەوانش ئەتوانی مثلەن تۆ لە ماڵەکە تا وردە وردە بەپێی تەمەنەکان شدا بنەی بە ئەوی نامۆ نەبێت کە ڕایبێنی پێم وا بێ یعنی نەک تۆ بڵێ من مناڵم وردە و هەموو بابەتێک لابەری ئەو بابەتانی کە ئەزانی ئەکەوێت چکە عادەتەن مناڵ کە وردە هەر دەستکاری ئەکات بابەتێدا بنێ کە عزێتی پێنەکە بۆ ئەوی چاوی ڕابێنە کە بچێتە شوێنێکی تر هیچ شتێک نەبینێ دەستکاریکردن بوونی مناڵ ڕێگر نییە لەکە بۆ نەیتر هیچ شتێکدان ئەە فەرمۆنیا خان زۆر سپاس گرنگێکی زۆریش ئەدەی بە سوۆشیال میدیاکەت لەوێ زۆر ئەکتیڤی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی سوۆشیال میدیان بۆ بکە ڕۆژانە چنێک خۆت بۆ خەریکەکەی وڵاهی کاتی ئەوێت چونکە من لەگەڵ کارەکەمە پیشاندانی بابەتەکانە لەبرەوە ئەبێت زۆر زۆر بە مەزبوطی کاری لەسەر بکەم ڤیدۆکان بێت یا ئەو بابەتانە و ڕۆژانەی خۆشم جارجارەیە لە ستۆریدا ئابۆزێنم کەمترین دەرکەوتنت هەیە بەدەم و چاو یاخود بە ڕوخسار هۆکاری ئەمە چییە؟ من سوۆشیال میدیام بۆ کارەکەم بەکارهێناوە بۆ دەرخستنی خۆم حەز ناکەم پێویست ناکە لەبەرەوەی من لە ڕێی ئەمەوە ناسراوم ئەوی پێویست بێ کەمکەمەیە لە دروستکردنی گوڵەکانە خۆم دەرەکەم هەر ئەوە نەبەسە بۆ ینی پێویست ناکاتەوە زیاتر زیاتر گرنگی بە بواری ئیشکردنەکەت باشە ئەو ڤیددیوانی کە دروستێکی ڤیددیوی جوانجوانە بینم تەنها پەیوەندی بە ئیشەوە هەیە خۆت هەنێجار فێرکاری و شتی جیاوازتریشدا ئەنی بۆی کە ئەو کەسانی متابعەتەکەن یاخود فڵەویان کردووی سوودی لێ ببینن من جگەل لە فێرکاری تر فێرکاری تەنانەت ئیشەکەی خۆشم ڕازانەوەی گوڵێک ڕەنگە مەسەڵەن کەسێک لە شوێنێکی تر بێ لە شارێکی تر بێ یان بابەتێکی تری هەبێت ئەتوانێت لەسەر ئەوەی من دیزایانی بکاتەوە ینی بە خۆشحاڵیەوە زۆر زۆر بەلامەوە ئاساییە تەنانەت فێرکاری کارەکە خۆشم دائنێم لەگەڵەوەشە ئەو شتانی کە خۆم تەجروبەیەکەم مثلەن بەکاری ئێنم تازەیە بۆ ماڵەکەم ئەوش بڵاو ئەەکەمەوە بۆی خاتون ئیسفادە بکالەوە ئەمە وای کردو پەیوەندێکی باشە لەگەڵ هەم ئەو کەسانەیە هەبێت کە لە پێیجەکانەوە توان ناسیەوە هەم لەگەڵ ئەو کڕیارانشیکەم بۆ بەلات بەڵێ ڕۆژانە نامم بۆیە دەستخۆشیم بۆیت مەسەرەن پرسیار ئەکات چونکە کاتێک کە تۆ شتێکت نەکردو حەزەکەی زانیاریت هەبێ لەسەری لە ڕووە ئێستا بۆ نمونە دوێنێ لەزگەی کاونتەرەکەم دانا زۆر پرسیار هاتبوو ئەو لەزەیە تەعاملی چۆنە مەسەلەن بۆ سووتان ئەبێ نابێ ئەوەی زانیاریم هەبێ بەڕاست و دروستی جوابیانێمەوە بەبەسەوەی پەیوەندێکی هاوڕێتیانە هەبووە زۆربەی کڕیارەکانمان وەکو هاوڕێمان لێ هاتووە یعنی تەنانەت جاری وا هەیە کاڵا لە من ناکڕن هەنێک بابەتی تر پرسکوڕان پێ ئەەکەن ڕستم بۆ ئەنێرن زۆر بە خۆشحاڵی و یارمەتیانێم ئێستا ئاسوودەی لە پیشەکەتە زۆر چونکە خولێ خۆم بووە زۆرم حەز لێتی باشە چەند ساڵ ئەزمموی کارکردنت هەیە لەم ساڵێک و 2 مانگە ئەی لە بواری کارکردنی ترا پێشتر کارت کردویان بڵێ کاری شیرینی دروستکردن بە تایبەتی کێک نزیکی 6 ساڵ بە ئۆنلاین کێکم ئەکرد لەگەڵ چەند شیرینیەکە کاتە و ئەزمموی کارکردنی پێشتر وای کرد زیاتر سەرکەوتوبی لەم کارە بەتاکیت هەرچەنە بڵین جیاواز بوو لەبەروی تەنها کاری ئۆنلاین بوو خواردن بوو ئەها تۆزێ دوورە لەیەکەوە بەڵام بەتەکیت ئەزمونم وەرگرتووە لە کاری پێشوم لا نەخان دەستپێکردنی هەموو کارێک زۆر قورسە دڵنیام بۆ ئەزمموی کە هەشتا ئێستا شارزایەکی باشە هەیە پامە چیە بۆ کەسانی کە دەستەکەن بەکارێک ڕەنگە لە سەرەتا زۆر سەخت بێ بۆیان نەتوان بەردەوام بڵێ سەرەتای دەستپێکی هەموو کارێک قورسە بەڵام گرنگەوەیە تۆ ئەو بارەی کە دەست ئەەکەی بە ئیشکردن حەزی خۆت بێ باشتر تیا سەر ئەەکەوی تەنانەت ئەگەر حەزی خۆشت نەبێ خولێ خۆشت نەبێ پێویستە گرنگێکی باشی پێبێ بۆ ئەوی بتانی بە جوانی لەگەڵ یا بڕۆیت و سەرکەوتوبی چەنەها ناخۆشی و ڕێگەی ناخۆشی ژێتە بەردەمە بەڵام نابێت یعنی بڵێ تەواو من ناتوانم هیچ کەسێکمان بە ئاسانی نەگەیشتوین بە کارێکی سەرکەوت و لەبەرەوە ئەبێت کە دەستت کرد بەکار خۆ ئامادەکردنێکی باشت هەبێ و بەرگەی
هەموو ڕێگەکانیش بگری. باشە چ ڕێگریەک هەیە بۆ خانەکایەتێک کارێک بکە یاخود ئەوەی کە زیاتر ئەیبینی لە ئێمە هەیە؟ بەردەرەجەی یەکەم پێویستە لە ڕووی خێزانیەوە یعنی سەپۆرتێکی باش بکرێ لە بەروی تۆ سەرەتا ئەبێ خێزانت ڕازی بێ ئەگینا لایەنەکانی تر تەسەور ناکەم ڕێگرێکی وا بێت نەخێر کاتە هەموو ڕێگریەکانی تر ڕەنگە پڕکردنەوەی هەبێ بەڵام ئەوەی کە خێزانەکەت پاڵپشتن نەبن ئەویان قورسە. بەڵێ باشە لانەخان ڕەنگە کە کەسێک سەر ئەکەوێ لە بوارێکە خەڵک تا ڕادێک پێی بڵێن شانسی هەیە بەختی هەیە خۆت لە پڕڕەها دەردی کوردواری خۆمانەڵێ لە پڕ بۆ بە کوڕێک ئەمە وایە یاخود پەیوەندی بۆ هەوڵەوە هەیە کە تۆ بۆ نمونە یاوتا بۆی کە بگەی بۆ شوێنە ڕەنگە خەڵک ئەوە نەبینێ کە لاانە ڕۆژانە خەریکێتی ئەو ماندوو بوونە ڕەنگە بەس تەنها ئەو ببینێ کە لە سوۆشیاڵ میدیا دەرکەوتووە. بەتەکیید ئەزانی چۆنە زۆر گوێم لەو قسەیە ئەبێت بەڵام هیچ بە پەیوەندی بە شانس و ئەو بابەتانەوە نییە پەیوەندی بە هەوڵی خۆتەوەیە. من هەموو کاتێک گوتومە هەموو ئیشێک ئەبێ خۆتی تیا ببێنیتەوە ئەنجا سەرکەوتووە بیت لە بەروی پەیوەندی بە جوهدی خۆتەوەە تا چەندێک هەوڵ ئەی لەگەڵیا بۆ ئەوەی سەرکەوتوو بیت ئەجینا باوەڕ ناکەم. ئەجا شتێکی تریش مەسەڵەن تۆ بەنیەتێکی پاک لە ڕوویەکی باشەوە یعنی وجدانی خۆت مرتاح بێ لەگەڵ ئیشەکەیە دڵنیام خۆی گەورە خۆی یارمەتیت ئەیە و سەرکەوتووە بی. زۆر باشە کاتە لانەخان تۆ بەیانیان لە ماڵەوەی بەڵام دوانی وەڕوانت داناوە بۆ کارکردن لە دوکانەکەت. ئێمەش ئەمڕۆ لەگەڵ تایم بۆ ئیشەکەت و بێکەوە بەرنامەکەمان لێوەتەوە ئینشەڵڵا زۆر خۆشحاڵە بم. زۆر باشە کاتە لێرە کۆتای بێ باشە گیانی من فەرموو. جای ساتوینەتە دوکانە خنجیلانەکەی لانەخان شتی زۆر جوانە بینم بەس پێم بڵێ نرخی تحفیات بۆ ئەوە گرانە. بەنسبەت نرخەکانیانەوە لەبەرەوە شتی زۆر تایبەت هاڵ ئەبژێرین و هاوردەیەکەین لە وڵاتی دەرەوە لەبەرەوە تێچووەکی زۆری ئەوێت لەوێش هەم سعریان گرانترە بەپێی دیزاین بەپێی کوالەتی بەپێی جۆر و نەخشەکانی ئەو مادانی بەکار هاتووە نرخەکانیان ئەگۆڕێ و پاشانیش ئێمە خۆمان هاوردەیەکەین خۆت ئەزانی بەڵێ پێویستی بە کولفەیەکە لەبەر هۆکاری ئەوەیە. تا چەند گرنگی بە کوالەتی ینی کاتێک کەسێکیت کڕیارەیەک شتەکە بەرێت ئیسفادەی لێ بکات دوای ماوەیەک شتەکە خراپ نەبێ بە تایبەتی بابەتی سیلڤەر و گۆڵد کە ئێستا خەڵک زۆر بەکارهێنێ بەناوبووە. گرنگترین شت بۆ من کە ڕەچاوی ئەو خاڵە کەم کوالەتیە چونکە من خۆم ئافرەتم ئەو زۆربەی بابەتەکان یعنی زۆربەیم وا لێ کردو بردوومەتەوە ماڵەوە بەکارم هێناوە بۆ ئەوەی یعنی توانای ئەوەم هەبێت بتوانێ بەدەست بێنم لە لەگەڵ کڕیارە کە کوالەتی کاڵاکان تا چڕادێ بەتەکید یعنی بەبێ ئەوە ناتوانم هیچ کاتێک بە ئام زەمان ناتوانی بی زۆر جار کڕیارکێ داوای زەمانت لێ ئەەکە هیچ کام لەو کاڵانی ئێمە هی زەمان نییە بەڵام بەپی کوالەتیەکەیان چاکی و خراپەکەی بەڵێ بەتەکید لێرە جۆری بەکارهێنانەکەشی مثلەن هەنێک موات هەیە نابێت بەری خاستن وەکۆی باست گۆڵد و سلڤەر هەنێ موات هەیە ناسکن بۆ نمونە
هەندێک لە ماوادی پاکەرەوەکان فاس ئەوانە بە هیچ شێوێ نابێت بەرکەوێ هیواهەیە گوێنایەتە هیواهەیە بەڵێ لە دوای شتن و ئەو بابەتانە تۆزێ بێ کاتە باشترین ڕێگا بۆ پاراستنیان چییە ئەوەیە کە نەیشوین یاخود بە ماواد زیاتر بە پەڕۆیەکی تەڕبسڕێت کافیە هەر تۆزی خۆڵی پێوەیەوەکو بەکارهێنانی بابەتی تر نییە بڵێ زۆر پیس بوو بێت یان شتێکی هەبێت باشە کاتێ من بێم بۆ ئێرە چ شتێکی ترم بەرچاوەکەی بێتگە لە بابەتی جوانکاری من دوکانەکەم چەند بابەتێکی تایە بابەتی مەطبەخمان هەیە خۆی ئەگەر بیتە سەر ئەو لایەنە بڵێن لایەنی پێویستی هەیە لایەنی جوانکاری هەیە لە بابەتی مەطبەخیشا زیاتر ئیتیمامم بە جوانکاری یاوە چونکە مەسەلەن تۆ سێتی قاپ هەیە تەرخانەکەی بۆ میوان سێتی قاپ هەیە بۆ نانخواردنە بەردەست ئەوە جیاکراوەتەوە کەواتە تۆ من لەوەیە ئەوەم هەڵبژاردووە بابەتی جوانکاریەکانی بەشی مەطبەخ لایەنە جوانکاریەکانیەتی تەنانەت سینی و منجەڵ و هەنێک تری قۆری هەیە دایمەن ئێمە کڕیار کێ دەڵێ ئەمە بۆ بەکارهێنانی ڕۆژانە ئەبێت ئەی کڕێدیان بۆ میوان یعنی من هەموو لایەنێکی تایە مەطبەخە جوانکاریە تەنانەت بەشی بۆن و بخوردات و مەبخەر و ئەوانەشمان هەیە ماڵچی ئەگەێنێ لای تۆ تەنانەت ناوی دوکانەکەشت بە ماڵ ناوناوە ماڵ بەڕای تۆ ئەبێ ئەوەندە گرنگی پێ بدرێ ماڵ تاکە شوێنە کە مرۆڤتیایە حەوێتەوە ینی تۆ هەچ ئیشێکە هەبێت لە هەچ شوێنێک بیت لە هەچ شار و وڵاتێک بیت تۆ ماڵێکی خۆتە هەیە سەکەنێکی خۆتە هەیە ینی شوێنی حەوانەوەی خۆتە لەبەرەوە پێ زۆر زۆر احتیمامی پێبیت چەند ئیشت هەبێ دەوامت هەبێ یعنی زۆر گرنگە کە گرنگی بە ماڵەکەی خۆت بێ و پێناسەی تۆشە کاتێک کەسێکیە سەردانتەکە ماڵەکەی تۆ بە ماڵەکە باشە ڕۆژانە چنێک کات لێرە بەسەر ئەبێت چنێک کات بۆ دووکانەکە داناوە بۆ پیشەکەدان وەکو دوکان تقریبان 6 بۆ 7 سعات لە دوکان ڕۆژانە بەڵام لەگەڵ ئەوشە ئۆنلاین خۆتەزانی کاتی نیە ئەنیەوە هەچ کاتێک بە پێی مەجالم جاب ئێمە هەلی کارت بۆ کەسی تر ڕەخساندووە لە ڕێی ئیشەکەتەوە بەڵێ ئێمە خۆمان لێرە 3 کەسین براکەم لەگەڵ خۆما ئیشەکە هەروەها پورزایەکەمەوە یعنی هەلی کارمان بۆ 2 کەسی تر بە خۆشمەوە ڕەخساندووە و لەگەڵ ئەوەشا زۆر جار ڕێنمایی پرسیارم لە ئەکرا ڕێنایم یعنی بەخشیوە بە ئەو کەسانەی ئەیانەوێت دوکاندا بنێن کاری ناوماڵ بکەن یان لە ڕێی ئۆنلاینەوە بێ زۆر باشانی پێت ئاسایی ئەگەر خانمێکی تریش بێ لەم بوارە ئیشکا هەندێک ڕژگاری پێبێ ڕەنگە سەرکەوتنی خانمێکی تر مای شانازیم ئەگەر مثلەن ئێمە پێویستە کە ئیش ئەکەین لایەنی بەخالەتمان نەبێت لەبەرەوەی کە تۆ کارێکەکەی خۆی گەورە ڕزقێکی یاوە بە تۆ نە لە هی تۆ کەم ئەکات کە ئەو ئیشێکە بێت لەبەرەوە گەر یارمەتی بێ زۆر خۆشحاڵە بم بەعکسەوە مای شانازیە بۆ من شتی زۆر جوانم بینی لێرە یەکێک لەو بابەتانی کێ بینم ڕازاندنەوەی گوڵە لە تۆڕۆکە وڵاتەکانیش زۆر ئەو بابەتە بڵاوەکەیتەوە هەستەکەم خواستێکی زۆری لەسەر زیاتر خواست لەسەر چییە ئەگەر بە تایبەت دوکانی ئێمە بە دەرەجەی یەک خواست لەسەر گوڵ و ئینجانەیە چونکە لە زۆربەی دوکانەکانی تر بە حازریە بەڵام من ئەو هەلم یعنی یاوە بە کڕیار کە کاسەکە بەدڵی خۆت هەڵی ئەبژێری عەدەدی گوڵ بەدڵی خۆت هەڵی ئەبژێری و ڕەنگەکەشی چکە زۆر گرنگە شێوازی دیزاینی گوڵەکە و لەگەڵ ئەو ڕنگانی کە تێکەڵ یەکی ئەەکەی زۆر خۆشە تۆ شتێک بەدەستی خۆت ڕەنگەکانی هەمووی عینەن ئەو بابەتە بێ کە خۆت بتەوی وەک لەوەی کە تۆ حازری ڕەنگە دوو گوڵیانی لەگەڵ ماڵی تۆیان نەگونجێ ئیتر ئەوە لە ڕووی سعرەکەشەوە هەم فەرقەکە کڕیار بەرچاوڕوونە کە چۆن معاملە لەگەڵ ئەو بابەتەیە کات و چه جۆرێکی ئەوێ بەدڵی خۆی بێت باشە بکەم خۆش لەم بەرنامەیە دانێکمان بۆ بڕازێنی تۆ بۆمان ئامادە بکەیت پێت بەسەر بەخۆش ئامادە بکەین باچین پێشتر گوڵەکانم حازر کردووە بەڵێ لێرە کاسەیەکی سلڤەرم بەکارهێناوە عادەتەن تەپەدۆژانەتیەکەتیایەتی ئەمە وەکو چیمەن وایە هەر چەنە دەرناکەوێت لە بەرەوەی ئێمە بەشی سەرەوەی هەمووی گوڵە بەڵام بۆ ئەوەیە ها لە بینەکانی جوانتریەکە و پڕتری ئەەکە ئیتر گوڵەکانیش من لە بەرەوەی ڕەنگی سلڤەر ڕەنگێکی ماتە پێویستە ئەو ڕنگانەی کە لەگەڵ یاڕێکی ئەخەی تۆخ بێت کاڵ و تۆخ زۆر گرنگە تێکەڵ بکرێت من ڕۆژانە ڕوبەڕووی ئەو شتە ئەبمەوە کڕیار بەپێی ئەلوانی ماڵی خۆی هەڵی ئەبژێرێ ڕەنگەکانی هەمووی بێجی قاوێکی کاڵ
ئەو بابەتەیە تیاابێ خۆی ئەو ڕەنگەی ترماتەکە کە من داغڵی مۆزوعەکە بم ئەڵێ ڕای خۆتم پێ بڵێ یەکسەر ئەڵم یەک ئەلوان مەسەلاەن تۆ ڕەنگی گۆشەتە تەنانە دەگەر ئەڵم هیچ ڕەنگێکیتیان نیە ڕەنگی گوڵی سروشتەکانت مەسەلاەن گەڵای سەوزە ڕەنگی سەوستێک کەڵکەی ئەلوانێکی زۆر جوانیە بێ ئێستا بامە دەستکەین بە پێچانەوەی باشە مامەڵی ڕاستەوخۆ خۆشە لەگەڵ کڕیارایان ئەو تا بە ئۆنلاین ئەو گرفتە بۆ دروست ناکە بە تایبەتی لە کاتی ڕازاندنەوەی ئەم بابەتانەیە ئەگەر بێت بە ئۆنلاین داوای من سپاس بخوا بەش بەناوبانم کە ئەو کڕیارانی بە ئۆنلاین کار ینی داوای بابەتەکانەکەن پێش ئەوەی هیچ شتێک بکەم من پێش ڕازانەوەی گوڵەکانی هەمووی نیشانەیە تەنانەت لە گوڵا لە قیاساتە چونکە تۆ بە ئۆنلاین جاری وهەیە لە ڤیدۆکەیە حەجمی زۆر گەورەیەکێتە بەردەست بچکۆلەیە زۆر ڕوبەڕووی ئەوانە بوونەتەوە من پێشەوە هەموو بەرچاوڕوونی گەیم بە کڕیار بۆ ئەوەی تووشی ئەو حاڵەتە نەبین گوڵەکان زۆر ئاساییە ڕسمی ماڵە ژوورەکە ئەنێرێت و ئەو گوڵانەی کە لە دوکانە هەبێ من بۆی اختیارەکەم بە دووسێ شێواز بۆیە پێشمەوە کامیانی بەدڵ بوو سپاس بخوا تا ئێستا چەند گوڵم پێچا بێتەوە هیچ کامێکیان گلەی یان لێی نەبووە ئێستا ئەمە من لە بەشی سەرەوە زۆر جارگوڵێکی گەورەتر بەکارەهێنم بۆ ئەوەی جوانێکی زیاتری پێبا بڵێ ئەمە لەگەڵ چی ماڵێکە ئەگونجێ بۆ ئەو ماڵانە عادەتەن ئەوەی بابەتی سلڤەری داناوە ماڵەکەیان کاڵە ئێستا مە بۆ کەسێکە بێ قەنەفەکانیان ڕەش بێت و شتەکانی سپی بێت لەگەڵیاکە دایناوە ماڵێکی تقریبا بڵێ سپی و ڕەش بەڵێ سپی و ڕەش و بابەتەکانیشی سلڤەرە من ڕەنگی پرتەقاڵیم تێکەڵ کرد بەڵێ بەڵێ ئەم ساڵ خۆم زۆرم حەز بە ڕەنی پرتەقاڵی بوو یعنی هەستم کرد ڕەنگێکی زۆر جوانە من دایم بۆ چوونم وایە هیچ ڕەنگێک نییە ناشرین بێ ئەگەر بێت و ڕێکی بخەیت بەڵێ هەموو ڕەنگێک جوانێکی خۆی هەیە بەتەکیید هیچ ڕەنگێ ناشرین یا گرنگەوەی ئەوەی کە لەگەڵ یادانی چۆرە و چۆن دیزاین ئەکرێت ئەم حەزەکەم ئەوشتان بۆ باسکەم ئەم جۆرە کاسەیە بۆ ماڵێک ئەبێت قەبارەی ژوورەکەی مامناوەند بێ بۆ مێزی ناوەڕاست کە تۆزێ حەزەکەی بەڵێ بچووکیشە بۆ سەر مێزی ناوەڕاست بۆی هەم زۆر کەسەیە کە تۆ تەلەڤیزۆن لە ژوورەکەیە هەیە ئەوە زەڕورە تۆ چکە بەرچاوی نەگرێت و قەبارەکەشی ناشبێ ئینجانە ئەوەندە گەورە بێت چونکە ئێمە گوڵەکانمان خۆی گەورەیە و ئەلوانەکانیشی زەقە لەبەرەوە چاو هیلاگ نەکات و بێتاقد نەبی لەگەڵیا هەندێک تێبینی ورد هەیە لە کاتی ڕێکخستنی ماڵە ڕەنگەی زۆر بە بەسیتی بەڵام گرنگە هەمووی کاریگەری خۆی هەیە تاکید ئەرەوەڵاهی چونکە لێت تێگەیە ئەها شتەکە ناشرین دەرئەچێت لەبەرەوە بێت زۆر وردبی لە هەڵبژاردننی بابەتەکانە زۆر گرنگی بە هەموو شتێک بدرێت من بۆ ئەوەی بە شێوازێکی ڕێک دەرچێت دووگوڵ بە دووگوڵ بەرامبەر یەکتری دای ئەنێم بۆ ئەوەی جوانێکی خۆی پێبە لێرە ئەم ڕەشە سادەیە بەکارەهێنم جا من پێم خۆش بوو ئەم شێوازەمان پێ بڵێ لەبەرەوەی دڵنیام کە کەسێک ئەیبینێ ڕەنگە خۆشی سوودی لێ ببینێ ها بەڵەکەی ئەتوانێت بۆم نەگەر ماڵەکەی ئەو ڕەنگە بوو ڕەنگێکی زەق بەکاردێنێ وەکو بۆ یەکسەر ڕەنگەکان ئەنجا بۆ دانانی لەسەر مێز ئەم بابەتانە ئەتوانیان بە تەنیا بەکاری بێنی یاخود شەمعەدان ئەنجا ئەمە ئەتوانی لەگەڵ ئەو شەمعەدانەیە بە ڕەنگی سلڤەر ئەو مۆمە پرتەقاڵیە شتێکی زۆر جوان و تایبەتی هەیە ئەمە بەنیسبەت ئەم گوڵانەوە ئەم گوڵە سپیانەش بەکارەهێنم بۆی زیاترکردنەوەی و پڕکردنی کاسەکە باش ئەتوانین بڵین ئەم بابەتانی کە تۆ ئەیان فرۆشی بەڵێ خواستی تایبەتی یعنی هەموو کڕیاگرێک نایکڕێ بەڵکو کەسانی تایبەتن کە ئیکڕ بڵێ بەتەکید لەبەرەوەی یەکەم بابەتی جوانکاریە بابەتی پێویستی نیە چونکە ئەم دوو بابەتە تۆزێ دوورە لەیەکەوە پێویستی تۆ شتێکە پێویست ناچاریە بەڵام کە تۆ مەسەلە هاتە سەر جوانکاری ڕەنگە هەموو کەسێک ئەم سعرەی پێنەیەت یان لە توانایە نەبێ ئیتر هەر بابەتێکیش بە پێی جوانی خۆی و سعرەکەیەتی دەسەکانە خۆش بێ شتێکی جوان دەرچووە شتێکی زۆر جوان دەرچوو لەش ساغ بە حەزەکەم ئێمە تر گەشتونەتە کۆتایی بەرنامەکە لە کۆتاییات چ پامێکت هەیە بۆ خانمان ئێمە ئامانجمان لەم بەرنامە ئەوەیە کە ئەزمموی کەسێکی تر بگوازینەوە بۆ
خانمانی تر یاخود بۆ دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ پێیهمەم ئەوەیە کە ئێمەی ئافرەت هیچ کات پێویست ناکات دەسەوەسان بوەستین و گرنگترین شتیش ئەوەیە کە تۆ کاتێک کارێکەکەی ئەبێت باڵانس ڕابگری لە نێوان ماڵەوە و کارەکەت و دەوروبەرەکە تا هیچ کاتێکیش کۆڵ نەیت یعنی کاتێک کە تۆ دەسەکەی بەکار ئەبێ بەرگی قورسیەکانی بگری هیچ شتێک مەحاڵ نییە تەنها ئەوەی گرنگە کارەکەت زۆر بە جوانی ڕاپەڕێنی لەسەر عادات و تەقالیدی خۆمان لا نەدەیت و باشە باز لەوە کردووک و ئافرەتێکی حیجاب تا چەند حیجابەکەت باڵاپۆشەکەت بۆتەوەی کە دەستپاک بی ئەمانەت پارێزبی لە ئیشەکەتە بەتەکیید ئێمە لەبەرەوەی ڕەنگە بۆ من دوو هێن دەبێ لەبەرەوەی حیجابم ئەبێ زۆر زۆر ئاگاداری ئەو بابەتانە بم لەخوا بەزیابێ توانیومە بیپارێزم ئیشەڵڵا خۆی گەورە یارمەتیم بە بە شێوازی باشتریش بتوانم دەربکەوم هیوای سەرکەوتنەوە بۆ شازە بەنامەی جارەمان کۆتایی پێهێنا بە هیوای کاتێکی باش بۆ مولایەتان خوازان